خۆپیشاندان و ڕێگاگرتنی 20 ڕۆژی ڕابردووی خەڵکی بالیسان و گوندەکانی ناوچەکە بۆ قیرتاوکردنی ڕێگاکەیان حکوومەتی ناچار کرد بەوەی پارە بۆ بەڵەندێر خەرج بکەن و دەست بە چاکردنی ڕێگای بالیسان بێتواتە بکەنەوە. کۆمپانیای ناوبراو بە تەواوی دەستی بەکار کردوتەوە و ئەو تەمیلەی بۆی دانرابوو وەریگتووە، هیچ کێشە و گرفتێک نییە لە کارکردندا. ئەو خەڵکەش کە لەسەر ئەو ڕێگایە باغی هەیە، مەزرعە هەیە، هەمویان هاوکار و پشتیوانی کۆمپانیای ناوبراون بۆ تەواوکردنی ڕێگاکە. هاوڵاتیانی بالیسان کە قوربانی دەستی ڕژەمی بەعسن و ناوچەکەشیان بەهۆی شۆڕشەوە چیمیاباران کراوە، بەڵام ماوەی 32 ساڵە لە ڕێگایە کاتوچۆ دەکەن کە پڕیەتی لە چاڵ و چۆڵ و تەپوتۆز. ئەوان دەڵێن حکوومەت بەری ڕنج و شەهیدانی ئەوان و گەلی کووردە، کەچی حکوومەت حیساب بۆ ڕابردووی ئەو خەڵکە ناکات و دەیان چەوسێنێتەوە. ڕاشی دەگەێنن لە ئەگەری وەستانەوەی پرۆژەکە دەست بەگرتنەوەی ڕێگاکە دەکەنەوە. سپاس بخوا بەیەک دەنجیتوانیمان بەرهەم هەبێت و حکوومەت ناچار بوو دەست بە پرۆژەکە بکاتەوە، بڕەپارەیەکی باشی بۆ کۆمپانیا دابین کردووە. ئەمەش بەرهەم یەکدەنجی بوو. سپاس بەخوای گەورە کە وەکو باسمان کرد نزیکەی 20 ڕۆژ لێرە بەردەوام بووین. وەڵی ئەو پەیامی یەکەم و دووەم و سەتە من نییە لە حکوومەتی، هەر ئەمەش نین لە هەموو کوردستانی پەیامی لێوە نێردرێ زەحمەت دە پەیامێکە، بەس پەیامەکەن ئەوەیە ینی پێویست ناکە حکوومەت پێویستەکە هەموو جارێ بە خۆپیشاندان. ئەمەوە دووەم جارە لۆ ئەو زادەی خۆپیشاندانیەکەن کە تا ئێستا تەواو نەبووە، لێشن دیاری نەدا خۆ چەند جاریش خۆپیشاندانیکەینەوە. پێویستەکە حکوومەت بەخوای ترسن هەر هەیە، مادام ساحبی ئەو حکوومەتەی بین ترسەکن هەر هەیە بەرێ. واللهی ئەمە دوو شتمان پێ ئەڵێت. یەک ئەوەیەکەوە حکوومەت باشی نییە بە خزمەتکردنی هاوڵاتیانی خۆی، کە بەڕاستی حتا هاوڵاتیان باشی نییە بەرامبەر خزمەتکردنی هاوڵاتیانی خۆی، چونشی حتا هاوڵاتی هەستی بە شتەکە نەکرد، حکوومەت نەهات بەڕاستی بەدەن داواکاریەکان و چەندی بە داواکاری و لە جێی جیهەتی ڕسمی لەلایەن بەڕێوەبەرەتەکان وەکە ئیداریەکان داواکرا، حکوومەت نهاتە سەر ڕسم. دووەمیش حاڵەتی ئەوەی ڕۆژ تێگەیشتووی خەڵکەکە و شاری خەڵکەکە ئاستی سەقافی خەڵکەکە بە شێوەیەکی زۆر مەدەنیانە و هەستیشی بەبەر پرسیارەتی کرد کەوا پێویستە بێت ئەو گربوونەوە بکات، ئەو ناڕزایەتە دەربڕی بۆ جێبەجێکردنی دووبارە دەستپێکردنەوەی پرۆژەکە. بەپێی زانیاریەکانی پەیام هۆکاری وەستانی پرۆژەی قیرتاوکردنی ڕێگای بالیسان بێتواتە بۆ هۆکاری سیاسی ململانەی نێوان پارتی و یەکێتی دەگەڕایەوە. ڕێگای بالیسان بێتواتە بە درێژایی 23 کیلۆمەتر و بە تێچووی 7 ملیار و 630 میلیۆن دینار کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. ئازادومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بالیسان.